هۆیەکانی پەیوەندیکردن و تۆڕە کۆمەڵایەتیەکان هۆکاری زیادبوونی گرفتە کۆمەڵایەتیەکانن لە گەرمیاندا. ڕێژەی تاوانەکان کە بەهۆی خراپ بەکارهێنانی مۆبایل و ئامێرەکانی پەیوەندیکردنەوە ڕوویان داوە ئەمساڵ لە پار زیاترە. بەپێی ئاماری فەرمی پۆلیس تەنها لە 6 مانگی سەرەتای ئەمساڵدا 82 حاڵەت هەبووە و 2 هێندەی ساڵی پارە. زیادی کردووە 82 ڕووداوی خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندیمان هەبووە. هەر تاوانێک لە ڕێگای ئامێری پەیوەندی و تۆڕە کۆمەڵایەتیەکان بکرێت ئەوە لەسەر ئەو یاسایی لەسەر تەکی فکرێت و ئەو یاسایی جێبەجێکرد. بۆ نمونە کەسێک بە تەلەفۆن هەڕەشە لە کەسێتر بکایان، بۆ نمونە کەسێک لە ڕێی فەیسبوکەوە تەشیر بە کەسێتر بکایان، کەسێک ئامێرێکی پەیوەندی بەکاربێنێ بۆ لایەنێکی خراپ نەک لایەنە باشەکەی، ئەوە یاسای ژمارە 6 ساڵی 2008 مادەی 2 یاسای خراپبەکارانی موبایلەکان و ئامێرەکانی پەیوەندی بەسەریا جێبەجێ ئەبێ و تەطبیق دەکرێت. یاسا لە هەرێمی کوردستاندا سنووری بۆ ئەو تاوانانە داناوە، بەڵام هێشتا خراپ بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان و ئامێرەکانی پەیوەندیکردن لە ناو کۆمەڵگەدا بۆتە هەڕەشەی سەر خێزان و تاکەکان. یاساناسێک ئاماژە بەوە دەکات کە بەو هۆیانەوە دەیان دۆسیە لە دادگاکاندا کراونەتەوە و بەشێکیان هۆکاری تێکچوونی شیرازەی خێزانیش بوون. بەڕاستی لە ڕووی یاسایی و زۆر خەزایای زۆر دێتە مەحکەمە بەهۆی پەیوەندی خراپ بەکارهێنانەوە کە کەسێک دێک سکاڵات تۆمارەکە سەیرەکەی بە 6 ژمارە بە 7 ژمارە جاری وا بۆ تا 15 ژمارە و 20 ژمارە تهدید کراوە. لە ناو خێزانیشا چەندین جار چەندین دۆسیەمان هەبووە بەهۆی پەیوەندی ئامێری تەلەفۆن بۆ یا تۆڕە کۆمەڵایەتیەکان بووەتە هۆکاری تەلاقدان، بووەتە هۆکاری کوشتن، بووەتە هۆکاری لێدانی منداڵ، کچیان لاقەکردنی ئافرەت بە هەموو شێوازەکانی تایەتی. پۆلیس و دەستگا پەیوەنددارەکان لە گەرمیاندا درکیان بە هەڕەشەکانی ئەم حاڵەتانە کردووە. ڕێوشێنیان گرتووەتە بەر و دەیانەوێت بە پێی یاسا ڕێژەی تاوانەکان کەم بکەنەوە. چالاکوانە مەدەنیەکانیش بەلایەنەوە گرنگە ئەم حاڵەتانە بە هۆشیاری کەم بکرێتەوە. سامان کەریم، کورتساد نیوز، کفری.